لەم گرتبوونەوەیدا ئامانجمان ئەوەیە کە ئاستی گوزەرانی کارەبامان کە زۆر خراپە بۆمان باش بکرێت. دووەم کردنەوەی ئەم ڕێگایەوە پردەیە. ئێستا ئێمە دەمانەوێت کارەبامان باش بکرێت کە ڕۆژانە 12 بۆ 13 ساعات کەمتریش کارەبامان هەیە کە ئێمە وعدمان پێدرا بوو 21 ساعات کارەبامان هەبێ کە ئێمە خاوەنی مۆلیدەی ئەهلینین، خاوەنی مۆلیدەی حکومینین، تەنها ئەو کارەبایە کە لە سەدەی دوکانەوە بۆمان دێت. بە دەرەجەیەک زیانەکانی کە لەو سەدەی دوکان کراوە بەری مەرگەیە کە ئاستی ئاوەکەلەکن ئێمە خڕدەبێتەوە، هەموو زەویزارەکانی ئێمە بناو کەوتووە و زەربەکە بە ئێمە کەوتووە. بەڵام کارەبامان لە ئاستێکی زۆر خراپدا لە سەعات 5 بەیانی 6 بەیانیەوە دەکوژێتەوە بۆ سەعات 1 و 2 جاریوە بۆ 3 دوانیوە ڕۆ بگرە لەو مەسافەی کامانە چەند جارێک زیاتریش دەکوژێتەوە. ئەو جسە دروستکە ئەو جسەتەوەکو ئێستا هیچ گرفتێکی نەبووە. ئێستا هاتوون ناوە شلمایش پێ دەخەن ئیلان بۆ کۆمەڵێکی زۆر دیاریکراوی سارە کە توان بەژەویدا بڕۆ. باقیەکەی دی خەڵک ناڕەحەتە، خەڵک بتوانێت گەڵابێک بلۆک بێن دەبچێتەوە قەرەسەر. ئینە زیاتر 40,000 50,000 بکرێ سارە بدا دەبێت 200,000 بدە. ئەوە بەڕاستی حاڵێکە لەسەر خەڵک لەسەر ئەو زروفە ناخۆشی ئەو شاتە سەرێ. وعدیان داوە لە ساس هەفتەی ئایندە دێن دەرخستیان بۆ کردو بە حسابی خۆیان تامیری دەکەن. لەسەر وعدیوان ئەمە کۆتایمە بۆ هێناوە.